سڵاتانێ بێم کاتتان باش بەرنامەی ڕماڵی ئێفتتان پێشکەش دەکەم لە دوای کۆبوونەوە مێژوویەکەی نێوان سەرۆک بارزانی و مەزڵوم عەبدی چاوەڕوانیەکان بۆ ئەون کە کاریگەری ئەم کۆبوونەوەی لەسەر دۆخی ناوچەکە و بەتایبەتی پێشهاتەکانی سووریادا دەربکەون. هەر لە دوای کۆبوونەوەکە فەرماندەی گشتی هێزەکانی دیموکرات حەسەدە ڕایگەیان کە کۆبوونەوەکان لەگەڵ سەرۆک بارزانی کۆبوونەوەیەکی بەرهەمدار بوو توانیوانە لەسەر کۆمەڵێکی هێڵی گشتی کە تایبەتە بە پێکێنانی حکوومەتی داهاتوی سووریا ڕێکمان پرسیارە جەوهەریەکە ئەوەیە کورد دەبێت چی بکات لە دۆخێکی ئاوەهادا بە هێندەی ئەو مەترسەی کە لەسەر دۆخی کورد لە ڕۆژئاوا هەیە ئایا هەماهەنگی و پێکەوە کارکردن هەیە بۆ ئەوەی کە بەنەتیجەیەکی باشەوە کورد لەم گۆڕانکاریانە دەربچێت لەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵی وردەکاری دیگە تایبەت بە دۆخی ناوچەکە و پێشم خۆشە هەر لەسەر بابەتی پێکێنانی حکوومەتی ئێستا قسەی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز بەیان مەلاوی یوسوف شارەزای بواری سیاسەت. زۆر سپاس بۆم بەسەرکردنەوەیە دەستخۆشی لە بەرنامەکەی ئێوەکەم دەستخۆشی لە تەلەڤیزۆنی سلێمانیەکەم ئەمە چەند منجارە من لە تەلەڤیزۆنی سلێمانی میوانە بم کە جێگەی فەخر و شانازیم بۆ حیزب سیاسیەکەی من لە سنووری سلێمانی کە ئەتوانم بڵێم بەڕەئی من باشترین تەلەڤیزۆنە کە ئێمە تیای دەرکەوتبین لە هەم لە ڕابردووەکو کاندید هەم لە ئێستاە دەستخۆشیتان لێکەم مای شانازیم. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کە میشاوکار بوون. بێمە سەر تەوەری سەرەکی بەرنامەکە کۆبوونەوەکەی نێوان سەرۆک بارزانی و مەزڵوم عەبدی کۆمەڵێک ئاماژە و پێدراوی گرنگی بە دوای خۆی داهێنا. دەمەوێت بەدەر ئەوەی لە میدیا و لە ناوەندی ڕاگەیاندنەکانی ئێمە باس کرا باگراوەندی پشتەوەی ئەم کۆبوونەوەیە چی تێدا بوو؟ حتمما کۆبوونەوەیکی گرنگ و چارەنووسساز بوو بۆ گەلی کورد کە پیشانی ئەیە کورد پێویستی بە یەکدەنگی و یەکەڵوێستیە لە ئێستادا کە لە پێشترە چەند ڕۆژی پێشترا نوێنەری سەرۆک بارزانی سەردانی چەند لایەنێکی سیاسی کرد بوو لە ڕۆژئاوای کوردستان هەم ئەوە زەمینە سازێک بوو بۆ خستنەوەی یاخود نزیکبوونەوەی لایەنە کوردیەکان لە ئەمڕۆیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کە ئەمڕۆ لە ڕۆژئاوا هەیە. باشە کەواتە پەیامەکە دەتوانین بڵێن پەیامێکە دەبێتە نەخشە ڕێگایەکی گرنگ بۆ چارەسەرکردنی دۆخی داهاتوی سووریا و بەتایبەتی ئامادەیی کورد لە حکوومەتی داهاتوی سووریا چۆن ئەم پەیامە تەرجمەی ئەمری واقعی بکرێتیانی. ئەم پەیامەوەی پیشانەیە کە ئەتوانێت کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی کە لە هەموو ڕوەکانەوە لە ئەمڕۆیە ئەو هێزە سیاسیانەی کە لە ڕۆژئاوا هەیە ببن بە ئەوەی کە یەکدەنگ و یەکەڵوێست و یەک ڕێگا بگرنە بەر بۆ ئەوی پیشانی هەموو جیهانی نێودەوڵەتی بن کە کورد لە هەموو شوێنەکان لە هەموو پێگاکان یەکدەنگە یەکەڵوێستە یەک کارەکە بۆ سەرکەوتنی پێگەی کورد لە هەموو هەر چوار پارچەی کوردستانە. تەسەور دەکەی یعنی هێزەکانی کوردی لە ڕۆژئاوا بتوان ئەم پەیامەی سەرۆک بارزانی وەکو خۆی جێبەجێ بکەن لەمای ڕابردوو یەک دوو هەوڵێکی کە هەبوو لەم شێوەیە بەڵام بەهۆی ململانی هەندێک هێزی ناوخۆی لە سووریا هەوڵەکان لەبار بران بۆ ئەم جارە ئەم دەرفەتە زێڕینی کاتوتە پێش لەبار نەبرێ ئەرکی سەرەکی ئەوەنە دوای ئەم پەیامەوە چی دەبێت بەیان خان؟ پێم وابێ سەردانەکەی مەزڵوم کۆبانێ بۆ لای سەرۆک بارزانی پەیامێکی گرنگ بوو کە پیشانی بە هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی کە لە ڕۆژئاوا کە هەمان ئەو ڕێگا و ڕێچکەیە بگرن هەمان کار بکەن لێک نزیک بوونەوەی لایەنەکان بۆ ئەم کە ڕێگای ئێستا بۆ ئایندەی کورد قازانجا لە مەسلحەتی کووردە بۆ ئەمڕۆ لە پێگەی سیاسی هەرێمی کوردستان و چ ڕۆژئاوا و چ ڕۆژهەڵات و چ باکوور و چ باشوور ئەگەر یەکدەنگی و یەکەڵوێستی هەبێت ئەمە پیشانی هەموو جیهانی ئەیە کە کورد لە ئایندەش و لە ڕابردووش و لە ئێستاشە هەمان بڕیاری هەیە هەمان هەڵوێستی هەیە کە ئێوێ ئایندەیەکی گەشی پتە و بۆ هەرێمی کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان بنیاد بنێ ئەمەش بە نزیکبوونەوەی هەموو لایەنە سیاسیەکانە ئومێدەوارم لە داهاتوە ئەو لایەنە سیاسیانی لە ڕۆژئاوا کە لەسەر هەنێ ململانەی سیاسیان هەیە لەسەر دەسەڵات لەسەر هەنێ پێگەی سیاسی خۆیان هیوادارم کە بێنە سەر ئەو ڕێگا و ڕێچکەی کە سەرۆک بارزانی وەکو دەست پێشخەریە کردوێتی بە کاری پێ بکەن بێنە سەر هەمان ڕێگا و ڕێچکە و بەرنامە بۆ کارکردن بۆ ئایندەی کورد کە ئەمڕۆ
ئەو گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوئەدا بە قازانجی کورد بشکێتەوە کە کورد لێرانە پێگەیەکی بەهێز بۆ خۆی دروست بکە و من ئەوەشی کە تێبینیم کردووە سەرۆک بەرزانی کەسایەتیەکی زۆر بەهێزە لە ناوچەکەیە ئەمڕۆ وەکو نێودەوڵەتی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرۆک بەرزانی کارکتەرێکی بەهێزی سیاسی کوردە کەواتە بەیانقان هاوڕای ئەو بۆچوونەی دەوترێت دەستپێشخەرەکەی سەرۆک بارزانانی پاڵپشتە بە سەپۆرتێکی ئەقلیمی نێودەوڵەتی بۆیە بەم شێوەیە لەگەڵ لایەنە کوردیەکانی ڕۆژاوا دادەنیشێت. بەڵێ سەرۆک بەرزانی هەوڵی زۆریاوە کاری زۆر کردووە ئامانجی زۆر جدی و باشی هەیە ئومێدەوارم هەموو لایەنە سیاسیەکان کە هەمان ڕێگا و ڕێچکەی سەرۆک بەرزانی بگرن کە پرسی نەتەوەیی لەگەڵ سەرۆک بەرزانی تاوتوو بکەن کە ئەمە ئەبێتە دەست پێشکەریەک بۆ هەموو جیهان کە کورد ببینێ لەم ڕوانگەیەوە کە یەک دەنگە یەک ڕەنگە یەک هەڵوێستە ئامانجیشیان داهاتوویەکی گەشە بۆ هەر چوار پارچەی کوردستان کە بنیاتنانی سربەخۆیی بنیاد بنێن بۆ کورد هەڵبەت هەموو نەتەوەکانی جیهان هەوڵیان داوە کە دەوڵەت نەبوون کە سربەخۆ نەبوون ئامانجێکیان هەبێ بۆ دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆ لە ئێستاە سەرۆک بارزانی پەیامێکی زۆر ڕوونی هەیە بۆ هەموو جیهان بۆ هەر چوار پارچەی کوردستان کە ئەویش سربەخۆیە بۆ نەتەوەی کورد. پاڵپشتیە نێودەوڵەتی ئەوروپیەکە بە تایبەتی ئەمریکا بۆم بابەتە چی دەڵێت؟ تەسەور دەکەی یعنی سەپۆرتەکە لە ئاستێکدا بێ لە قەبارەوە حەجمێکدا بێ کە کورد بە شێوەیەکی ئاسان و بە پشتبەستن بەو نەخشە ڕێگایی کە جەنابی سەرۆک دایناوە بگا بە مەجرای قانونی و یاسایی خۆی. بەپێی ئەو ئاژانسی هەواڵانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بەرجۆمان کەوت لە کەناڵی عەلامەکان ئەمریکا لەسەر هێڵە و پشتی کوورد دەگرێ و بڕیاریاوە لە ناوچەکە ناوچەیەکی ئارام بۆ کوردەکان بنیاد بنێ ئەمەش ئەمریکا ئەگەر ئەم بڕیاری یابێ بڕیارێکی زۆر باشە و لە قازانجی کووردا بەڵام گرنگەوەیە کورد ئەم پێگەیە بپارێزێ ئەویش بە هیمەتی سەرۆک بارزانی پێم وابێ ئەو لایەنە سیاسیانەی کە کارکتەرێکی دیارن لە ناوچەکەیە لە هێزە سیاسیەکانیان لە واقعی سیاسی ئەمڕۆیە پێم وابێ ئەگەر بێنە پێشەوە لەسەر یەک ڕێگا و یەک پەیام بن پێم وابێ ئەمریکاش لەگەڵ کوورد دەبێ ئەو کاتە کە بڕیارێکی باش ئەوێ بەڕێی من وەکو ئەوەی کە تێبینی بڕیارە باشەکە چی دەبێت بۆ کوردیانی ئەم پرسیارە زۆر دەکرێت بۆ نمونە کورد دەبێت لە ڕۆژاوا بەچی بگات؟ کورد بەشێکی گرنگە لە ڕۆژئاوا ئەو حکوومەتێک کە لە سووریا دروست ئەبێت یاخود لە ئایندا دروست ئەبێت ئیتر لە ئەمڕۆیە یا لە چەند مانگێکی کایە ئەم حکوومەتە پێویستە پێگەی کورد بپارێزێ وەکو نەتەوە کار بکە لە بەرژەوەندی کورد کیانێکی ئێمەش وەکو کوردکە لەوێ هەین پێگەیەکمان هەیە کورد پێگەیەکی هەیە لە ناو سووریا پێویستە حکوومەتی سووریای ئایندا ڕەچاوی کورد بکات لە ناوچەکەیە یعنی بەڕاستی کوردیش نەتەوەیەکی دەکاتەوە بۆ نمونە یەک دەنگی و یەک ڕەنگی کورد ئەمە یەکلایی دەکاتەوە بەڵێ کە مافی کورد چی دەبێت لە حکوومەتی داهاتی سووریا؟ بەتەئکید کورد ئەگەر یەک دەنگ و یەک هەڵوێست بێ لە هەموو شوێنێک ئەتوانێ پارێزگاری لە مافەڕەواکانی خۆی بکە وەکو نەتەوە ئەگەر ئەو هێزە سیاسیانی لە سووریان پێگەی خۆیان بەهێزکەن هەمویان یەک دەنگ یەک هەڵوێست یەک ڕێگا یەک پەیام ئەمەش زۆر گرنگە پەیام ئەگەر یەک پەیامیان هەبێ هەمویان ئەتوانن بە جددی بە قەناعەتی من بە واقعی پارێزگاری لە مافی کەمەنەتەوەی خۆیان بکەن لە ناو سووریادا وەکو کورد. ئەم قسەیە بۆ ئەوەش ڕاستە کە دەوترێت نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەڕژرێتەوە یعنی ئەم قسەیە بۆ ئەوەش ڕاستە کە دەبێت کورد بە نەتیجەیەکی باشەوە لەم مەوقعە دەرچێت؟ ئەوەی بەرجۆم کەوتووە ئەڵێن لە نەخشەی داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد وەک دەوڵەت دانراوە ئەگەر ئەمە بێ ئەمە مای خۆشحاڵیە ئەمە لە ئایندا زۆر قازانجەکەین ئێمە بۆ وەکو دەوڵەت ئەو وڵاتانی دنیا ئەو نەتەوانەی دنیا کە بوون بە دەوڵەت هیچیان لە کورد زیاتر نەبووە کەواتە سەرکەوتنی کورد لە ڕۆژاوا خزمەتە بە قەزەی بە دەوڵەت بوونیش. بەڵێ زۆر بەتەئکید ئەو خزمەتی ئەوان لەوێ کاریگەری و ڕنگدانەوەی بێ لەسەر پارچەکانی تری کوردستان. کەواتە باوادر و نیشانەکانی دوای کۆبوونەوەکەی جەنابی سەرۆک و
مازڵوم عەبدی بە ئاشکرا دەرکەوتووە لە زەمینەی سیاسی سووریادا بە تایبەتی هێزە کوردیەکان. ئەتوانین بڵێن کۆبوونەوەیکی مێژووی بوو، ئەتوانین بڵێن ڕۆژێکی پرشنگدار بوو بۆ یار و نەیاری کورد کە بینیان کورد یەک هەڵوێستە، یەک دەنگە، یەک ڕەنگە هەوڵەدا بۆ ئایندەیەکی باش و جوان بۆ نەتەوەکەی کە نەتەوەی کووردە. ئەمە زۆر گرنگە، ئەتوانی بڵێن ڕۆژێکی مێژووی بوو لە مێژووی کووردە. کەواتە بۆ تاواکردنی ئەم وێنەیە بۆ ئەوی پەیام و ئامانج و ڕاگەندراوەکان شوێنی خۆی بگرێ، بەستنی کۆنگرێکی نەتەوەی لە دوای ئەم کۆبوونەوەی تا چەند گرنگە بۆ ئەوی وێنەکە بە تەواوی شامل و کامڵ بێت؟ زۆر گرنگە. هەموو لایەنە سیاسیەکان هەر چوار پارچەی کوردستان لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببنەوە، یەک بڕیاریان هەبێ، یەک پەیامیان هەبێ. کەم پەیامە زۆر گرنگە بەگوێی ڕەئی نێودەوڵەتیە بن کە ئەم پەیامە پەیامی هەر چوار پارچەی کوردستانە، پەیامی نەتەوەی کووردە بۆ ئایندە کە ئەویش وەکو نەتەوە حەقی خۆیەتی داوای مافەڕەڵەکانی خۆی بکە لە جیهان. ئەلف و با و جیمی ئەم پەیامە، ئەم وەرەقە، ئەم پاکێجە دەبێت چی تێدا بێت؟ وڵای ئیشەڵا ئایندێکی باشی تیابێت. ئیشەڵا ئەو ڕێگا و ڕێچکەی کە هەمووەک سەرۆک بارزانانی و هەمووەکو ئەو حیزبە سیاسیانەی ترکە لە هەر چوار پارچەی کوردستان ئەگەر لەسەر ئەو مێزە کۆ بنەوە یەک بڕیار و یەک دەنگیان هەبێ، ئایندەیەکی زۆر ڕوون چاوەڕێمانەکە کە من زۆر خۆشحاڵم، زۆر گەشت بینم بەو ئایندەیە. کەواتە داواکاریەکانی کورد لە حکوومەتی سووریا دەبێت چی بێت؟ داواکاری کورد پاراستنی پێگەی کووردە، پاراستنی هێزە سیاسیەکانی کووردە لەو سنوورە، وەکو ئێمەکە چۆن لە باشوور پارێزگاری لە سای سەرۆک بارزانانی پارێزگاری لە هەموو کەمانەتەوایەتەکانی کوردی کردووە، پێویستە و لایەنە سیاسیانەی کە لە سووریاشن بە هەمان شێوە بە هەمان ڕێگە پارێزگاری مافەنەتەوایەکانیان بکرێ. کوردیش بەڕاستی دابوو نەریت و کللتور و سیفەتی زۆر جوانی هەیە کە بتوانێ ئەو پێگەی خۆی بپارێزێ، بەڵام ئەمە گرنگی لەوا خۆی ئەبینێتەوە کە لایەنە سیاسیەکان هەمویان بە یەک پەیام، بە یەک ڕێگا، بە یەک هەڵوێست بە حکوومەتی سووریا بڵێن ئێمەش وەکو نەتەوە کوردین، ئێمەش پارێزگاری لە مافی کەمە سیاسەت کەمایەتەکانی خۆمان ئەەکەین کە حەقی خۆمانە وەکو کورد بوونمان هەبێ لەم سنوورە، وەکو کورد پارێزگاری لە دین و زمانی خۆمان بکەین. بەڕاستی زمانی کوردی زمانێکی پاراوە، ئەگەر ئێمە لە هەر شوێنێک بین ئێمە قەومێکین وەکو کورد پێمان خۆشە با بە زمانی خۆمان قسە بکەین، بۆ نەبین، بۆ زەرەر لە کەس ناین. بەڕاستی نارەکانی کورد ڕێگە دەدەن کورد ئەمە جێبەجێ بکات لە حکوومەتی داهاتی سووریا؟ وڵاهی ئەبێ ڕێگە بن، ئەگەر ڕێگەنەیەن ئەبێ کورد زەخت بکات، داوا بکات، بڵێ ئێمەش مافی خۆمانەکە وەکو نەتەوە ئەم بەم شێوەی ئاسایە مامەڵەمان لەگەڵکەن، نەک بەو شێوەی خۆیان ئەیانوێ. ئێستا لە باشووری کوردستان سەرۆک بارزانانی ئەو پێگەی پاراستووە، هەرچەنە ململانی لایەنە سیاسیەکان لە عێراقا زۆر خراپتر بۆ وەک لە سووریا و لە تورکیا و لەمێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەعام بڵێن ئێمە هەر چوار پارچەی کوردستان، بەڵام لە باشوور سەرۆک بارزانانی ئەو پێگەی پاراستووە، بەرگری لە هەموو ماف و کەمانەتەوایەکانی ئێمە کردووە. بەڕاستی من لە ڕابردووشا وەکو کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان ئەمەم وتووە و ئەشیڵم تاکە لایەنی سیاسی لە باشووری هەرێمی کوردستانە بەڕاستی سەرۆک بەرزانی بوو کە پارێزەری ئەو مافانە بووە و لە ئێستاشا پێداگری ئەکا لەسەر پاراستنی مافەکانمان لە حکوومەتی عێراق. پێگە و مۆقعی کورد لە باشووری کوردستان بەڵێ خزمەت بەم قەزەیە دەکات لە ڕۆژاوا هەیە ئێستا؟ بۆ نایکە کورد لە پێشینەیە لە ئەو کوردانی باشوور لە هەموو شتێکە ڕێنیشاندەر و ڕێچکەشکێنن. ئەگەر پێگەی هێزە سیاسیەکانی باشوور بەو شێوەیە نەبێت، بەڕاستی مەزلوم عەبدی ڕووناکاتە هەرێمی کوردستان. مەبەستمەوە کۆدەنگەی ناوخۆ هەیە تا چەند خزمەت بەم قەزەیە دەکات. بەڕاستی من خۆشحاڵم لە ئێستاە کورد یەکدەنگە لە باشوور. هەر بینیمان لەم چەند ڕۆژێ ڕابردووە لایەنە سیاسیەکان کۆبوونەوەیان کرد بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت کە یەکێک لەوانە سەردانی کاک پاڤێڵ بۆ لای بەڕێز کاک مەسرور بارزانی ئەمە پەیامێکی گرنگ بوو کە کورد یەک هەڵوێستە لە باشوور، کە کورد یەکدەنگە وەکو لایەنی سیاسی، هەڵبەت لایەنە سیاسیەکانی تریژ یەک دەنگ و یەک ڕەنگە بن لەگەڵیان. لەوە یعنی بەڕاستی لەوە دڵنیان بە تەواوی کە هەموو لایەنە سیاسیەکانی باشوور هەمویان یەک دەنگ و یەک ڕەنگە بن. لە ناوخۆی هەرێم ڕوویەکی هاوبەشی پێکەوەی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخەی سووریا لە ئێستادا؟ ئومێد دەکەم
ئومێ دەکەم لە ئایندا و لە چەند ڕۆژی داهاتوو ئەو پێگەیە ببینین ئەو لایەنە سیاسیانە کە هەمویان بەڕاستی من لەو قەناعەتانیم کە کەس معارز بێ لەوەی کە کورد هەنگاو بنێ بۆ پێشەوە کە کورد داوا بکە ببێ بە دەوڵەت کە کورد داوا بکە سەر بەخۆ بێ وەکو نەتەوەیەک تەسەورەکەم هەموو لایەنە سیاسیەکانی کەش هاوڕابن و یەکدەنگ بن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان. باخان ضرورەتی ئەم قۆناغی کە لە بەردەم کوردە چی لە ڕۆژاوە چی لە باشوور تا چەند ئەوەی کردو بە ئەمری واقع دەبێت پێکێنانی حکوومەتی داهاتووی هەرێم پەری لێ بکرێت ئەمەی کردو بە ئەمری واقع کردوێتی بە دیفاکتۆی لەسەر هێزە سیاسیەکان بەڵێ بەڵێ ئەبێ هێزە سیاسەکان بکەونە خۆیان بەڕاستی هەمویان کار بکەن بە زووترین کات کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان بنیاد بنێرێ لەبەرەوەی کۆمەڵە بڕیار و کۆمەڵێ هەلی مێژویی هەیە کە کورد پێویستە کاری لەسەرکە چەندێ زووتر حکوومەت پێک بێ ئەو نە لە مەسلحەتی کووردە چونکە یەکەم کۆمەڵە بڕیار هەیە لەلایەن حکوومەتەوە ئەدرێ لەلایەن کەسایەتی سیاسیەوە یا لەلایەن هەنێ لایەنی سیاسیەوە نادرێ کۆمەڵە بڕیار هەیە کە بێ حکوومەتی هەرێم بڕیاری لێبە ئومێدەوارم لە ئایندێکی نزیکدا لایەنە سیاسیەکانی کەش لەگەڵ حکوومەتی هەرێم کۆ ببنە و هەرچی زۆر بڕیاری دامەزرانی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەت دوورمەودایە نزیک مەودا نزیک مەودا هێڵە گشتەکانیم حکوومەتە یەکلا بۆتەوە کە چۆن و بەچی شێوازێکە هەڵبەت یەکلا بۆتەوە چونکە لە پێشترە لایەنە سیاسیەکان کۆبوونەوەیان کردووە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە هێزی یەکەم بۆ سەردانی لایەنە سیاسیەکانی کردو و بەردەوامیشە کە لە ئاسی داواکاریەکانی ئەوانی شابێ حکوومەت چونکە یەکەم حکوومەت بەفرە چەشنی بەفرە لایەنی بە بنیاتنانی ماڵی کورد کە زۆر گرنگە لایەنە سیاسیەکان بیر لەوە بکەنەوانێ کە ئایندەی کورد و داهاتوی کورد لە هەموو شتێک گرنگترە. پێکەنەرەکانی حکوومەتی داهاتووی هەرێم ئەوەندەی زانیاری دەبێت هەرچەند بەڕێزت لە پێگەی قەرارانیت بەڵام ئەوەندەی کە زانیاری دەبێت کێوکێ دەبن جگە لە پارتی وێکێتی ئومێدەوارم هەموو لایەنەکان بەشدار بن لەبەر ئەوەی ئێمە هەمومان یەک نەتەوەین لە ئێستاشا پێویستە یەک هەڵوێست بین پێویستە ئایندەی ماڵی کورد بە جوانی بنیاد بنین پێم خۆشە ئەو لایەنانەی کە گرفت دروستەکەن یا بڕیاریان داوە نەچنە کابینەی نوێ حکوومەتەوە بڕیار بدەن بچن بە هەمومان بەشدار بین بە هەموو ماڵی کورد لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان با هەمویان چۆن لە هەڵبژاردنە هەمویان بەشدار بوون لە حکوومەتیشە هەمویان بەشدار بن چونکە هەریەک بیر و ڕای جیاوازی هاتوان بەم بیر و ڕاجیاوازانە هەمومان ماڵێکی و حکوومەتێکی پتەوی بەهێز بنیاد بنین بۆ داهاتوو. حکوومەتی داهاتوو دەبێت فۆکسی لەسەر چی بێت؟ ئومێدەوارم کاری زۆر باشی هەیە تەسەورەکەم ئایندەیەکی زۆر باشی بەهێز لە حکوومەتی ئایندا بەدی ئەەکەم. من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەوە دەمێت دوا سەرنج قسەیەک لەسەر کۆیتەوەرەکە ئەگەر ما بێت بیڵیت. ئومێدەوارم تەمەنا ئەەکەم کە ڕۆژێکە و هەمومان خەوی پێوە ئەبینین ڕۆژێکە بۆ مێژوو کە لە دوای خۆمان بەجێمێنێ کە ئەم وەزعە سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتۆتە پێشەوە ببێ بە مێژوویەکی پرشنگدار لە داهاتوو بۆ کورد و لە ڕابردووش کە ئەبێ بە ڕابردوو باس بکرێ ئەم مێژووە کە کورد بەم شێوەیە هەنگاوی ناوە بەم شێوەیە مافی نەتەوەی خۆی پاراستووە داوای سربەخۆیی کردووە بنیاتی دەوڵەتی کوردی لەسەر دەستی سەرۆک بارزانی و بە هەر چوار پارچەی کوردستان کە پێی ئەڵین کوردستانی گەورە ئایندەیەکی گەشت بۆ هەرێمی کوردستان ئومێدەوارم من هەمیشە گەشتبینم ڕەشبینیم لە هیچ بوارێکە گەشتبینم لەوەی کە داهاتووی کورد داهاتوویەکی باش ئەبێ ئەم گەشتبینێ بەرمەبنای زانیاری یاخود ئیجتیهاد و دەربڕینی ئەتوانم بڵێم هەردووچێتی ئەتوانم بڵێم هەردووچێتی گەشتبینم لەوەی کە ئیشەڵا لە ئایندا کورد بەو ڕۆژە بگا کە تەمەنای کردووە لە ڕابردووە خەباتی زۆری کردووە خوێنی زۆر ڕشتووە شەهیدی زۆر داوە بەڕاستی کورد نەتەوەیەکی غەدر لێکراو بووە کورد نەتەوەیەکی
ئەوە بۆ هەرچی هەستاوە بۆ مەرامی سیاسی خۆی کوردی بەکارهێناوە. ئومێدەوارم کورد لەو قاڵبە چوو بێتە دەرەوە کە لەژێر سایی سەرۆک بارزانی کە ئایندەی گەش و ئومێدی باش چاوەڕێی هەموو کورد و کوردستانیەک ئاکا. سپاس بۆ بەیان مەلا یوسف شارەزای بواری سیاست، سپاس بۆ ئەم دەرفەتە دووبارە بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز، سپاس بۆ تەلەڤیزۆنەکەتان، ڕێز و حورمەتم هەیە بۆ بە یەکەتان، چاوتان ماجەکەم. ئومێدەوارم هەر لێرەوە لەم مینبەرەی ئێوەوانێ کە ڕۆژێک کاتە پێشەوە باسی دەوڵەتی کوردیەکە بە خۆشحاڵیەوە لێرە جارێکی تر کۆ ببینەوە و باسی ئەو دەوڵەتە بکەین کە لەژێر سایەی کورد و سەرۆک بارزانی بنیاتەندرێ. بە هیوای ئەو ڕۆژەی زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز. سپاس بۆ ئێوەی بەڕێزیش. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکۆ بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوە.